شرازه بازار دارایی و تایب امید لسراب وستن که ده همان دمی ده هفکار و عزیزی بردلیمه یادگار صدیق خیراتی سپاس یادگار اوه پای جدمه که دم بحث کی 3% هاتا لیست کرن لآلیه کی فتوا لآلیه کی دیجی دابازینا برچاو یا نرخه پشتیهاتی لیست کرن که واتا دوی روشه ده تی چاواره کرن معامله کرنا به پای و پیشارو جاوی چاوا بیتن اگر بحثا کردستانی بکنین دست بگی بله کاور ایسا پای لکردستان درچو یعنی پیشتر لنیو بازارکانی ناو خو لنیوان 2000 بو 3000 دینار معامله پیوده کرد ایسا چوتا نوی اکسچنجکانی جیهانوا و تایبەتی ئەوەی کە لە یەکز لیستکرا بێگومان وا دەکات ئۆکێ یەکز یاخود بڵێن لە ئەکسچێنجەکانی زیاندا ئیتر دراوەکە لەلایەن بازرگان و بەرهێنەرەکانی جیهانەوە نرخەکەی دیاری بکرێت واتە ئەوەی کە پێی دەوترێت بازاری ئازاد پێم خۆشە لەوە دەست پێکەم ئایا دراوە ئەلکترۆنیەکان لە نێویاندا پای و وەروەها بیتکۆین تایبەتمەندی دراویان تێدا دراون ئەوەی کەوا دەردەکەوێت لە ئێستادا نە پای نە بیتکۆین هیچ تایبەتمەندیی ئەنی دراویان تێدانێ و لە تایبەتمەندی دراودا دەرچوون باز دۆش دەکەم بەڵام لەگەڵ ئەمەشدا بۆمانیان ناگەێنێت کە ئەمانە بێبەها بکرێن باسی ئەو خاڵەکەم کە دراو نەبێ لە تێپەڕێ بێت مەبەست ئەوەیە ئەویان تێپەڕاندێک کە دراو بگەورە بەشێک لە تایبەتمەندی دراوی تێدا بەڵام هەند چەند تایبەتمەندیی کەم ناکاتە ئەوەی کە تۆ بە بیکێ دراوێک بۆ ژیانی ڕۆژانە بێت یاخود بۆ پارەدانی ئەلکترۆنی بێت یاخود لە پارەدانی شێوازی ژیان بە شێوازی کەواتە لیستکردن تەنێ بەس نییە بۆ دراوێک وەکو پای هات لیستکردن و ئێدی تایبەتمەندی توێت کاملن و بازۆ دەکەم بۆچی بەهاکەی دابەزی لە ماوەی چکەمداوە هەرچەندە ئەمڕۆ تۆزێک لە نرخەکەی بەرز بۆتەوە بەڵام ئەوەی کە هەیە دروستەکە دراوەکان بەشێک لە دراوە ئەلکترۆنیەکان ئەگەر سەیرمان کردبێت هەندێک تایبەتمەندی دراوی تێدایە بەڵام سنووردارە بۆ کارەکەشی ئەوەیە کە گواستنەوەی ئاسانە ئەنی یەکێک لە تایبەتمەندەکانی دراوەیە کە دەبێت گواستنەوەکەی ئاسان بێت بەڵام لە هەمان کاتدا پێویستی بە جێگیریە ئەگەر سەیری پایمان کردبێت دراوە ئەلکترۆنیەکانی دیکە باسی بیتکۆین بکەین نازیگیریەکی زۆر لە بەهای دراوەکەیدا ئەو دراوەدا هەیە ئەمە پێمان دەڵێت ئەو نازیگیریەوە دەکات لە خاصەت و تایبەتمەندەکانی دراودا دەرچێت ئەو دابەزینەیەکەوە پای لەگەڵ لیزبوونیدا ڕوویدا لە $2 6 سنتیش ڕووی لە دابەزین کرد ئەمە شتێکی ئاساییە ئەنی لە دراودا کاتێک لیز دەکرێت ڕوو لە دابەزین بکە هۆکارەکەشی بۆ چەند هۆکارێک لە پێش ئەو دابەزینێکەوە لە پایدا ڕوویدا دەگەڕێتەوە یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو کە باینانس یەکێکە لە سۆکەکانی دیکەی پلاتفۆرمەکانی دیکەی دراوی ئەلکترۆنیکە لەوێ مامەڵە بە دراو ئەلکترۆنیەکان دەکرێت لەوێ لیز نەکرا ئەم لیز نەکردن و دواکەوتنە وای کرد بەشێک لەوە وەبەرهێنەر و هەروەها بازرگانان لە پای بترسن لەلایەکی دیکەوە ئەو کەسانێکەوە پایان دەستکەوتووە بگومان لە ساڵی 2009ەوە بەکارهێنەرە کۆنەکان بە پایان دروست کردووە کاتێک لیستکرا دەڵێن خۆی ئێمە پارەمان پێ نەداوە دەیفرۆشن بە هەر نرخێک بێت $2 بێت دەیفرۆشن دەمەها سێدا چەند پێگەهێندە دەژی بێتە لیستکردن ئەبێت تا چەند ڕاستە و شەوەیە بەڵێ ئێستا ئەوەی کەوا بڵاو کراوەتەوە هەر پلاتفۆرمی ئەکسچێنجی ئەو باینانس باز لەوە دەکات کە بەدەدا چوون و چاودێری ئەوە دەکەن کە دراوەکە لیز بکرێت لە ئەکسچێنجەکە بگومان یەکێک لە پلاتفۆرمە گەورەکانی جیهان کە نرخێکی زۆری تێدایە باینانسە لیزکردنی لەم پای کە بێتە نێو ئەو ئەکسچێنجە دەتوانێت جارێکی دیکانی پشگیریەک بێ بۆ پای ڕوو لە بەرزبوونەوەکە بەڵام باسی ئەومان کرد وتمان بەزنێ بۆ ئەوەی لیز بکرێت یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی بیتکۆین و ئیتریۆم و دراوە ئەلکترۆنیەکانی دیکە کە ئێستا بە 100,000 و بە $2,000-3,000 مامەڵیان پێوە دەکرێت هۆکارەکەی ئەوەیە کە بەشێک لە پلاتفۆرمە جیانەکانی دیکە وەکو ماڵپەڕەکان بۆ پارەدانی ئەلکترۆنی بەکاری دێنن واتە تۆ بتەوێت شتێک بکڕی کار ئاسانی تو دەتوانانی با بیتکۆین بیدەیت بەڵام ئەمەی کردووە نەخێرنەی کردووە ڕاستە مەسەل لە بازارەکان یاریمی کوردستان ئێمە دەیبینین فلانە موبایل یانیش ئەو شوێنە لە ڕێگەی پایەوە موبایلەکان فتوات بێژیتن تڤیا ئالیەک پشت بیتن یاساییەک بۆ هەبیتن یان ژی حکوومەتێک پشت بیتن پای و دراوێندنژی ئەگەر بەحسە پای بکەین کیل پشتە خەتا و بێژین ئەم شێن مامەڵای پێ بکەین بتایبەت ئەگەرم بەحسە ئەولا ئیسلامی بکەین حتا کوڕێ پێدای بیتن ژبەر کو تێدا هاتیەوە کە فتوای داهاتیە ئەگەر پشت نەبیتن
حرامە مامەڵای پێ بکەی بەڵێ وەکو پشت ئەوەی کەوا پشتگیریان دەکرێت ئەگەر باز لە پشتگیری دراوەکان بکەین دراوە ئەلکترۆنیەکان بە شێوازێکی گشتی زیاتر لە وڵاتانەی کە سزای ئەمریکان لەسەر بۆ خۆ زیینەوەی لە سزاکان حکوومەت پشتگیری دەکەن بۆ نمونە باباسی کۆریای باکوورکەین باش دوێنێ شەو یەکەی لە پلتفۆرمە گەورەکانی کریپتۆ هاکرا کە بە بەهای 1 ملیار و 500 میلیۆن دلار ئیثریۆم لەو ئەکسچێنجە بایبیت بردرا ئەمە لەلایەن حکوومەتی کۆریای باکوور و پشتگیری دەکرێت دواتر لە ڕێگە ئەکسچێنجە جیاوازەکانەوە شوێن پێیەکەی بۆ ئەوەی کە شوێن پێی هەڵنەگیرێت شێردراوە لەلایەن حکوومەتەکانەوە تاکو ئێستا تەنها پشتگیری دراوەکان بۆ ئەوەیە کە خۆیان لە دراوە لە سزاکانی ئەمریکا بچزنەوە بەڵام وەکو دەرکردن حکوومەتەکانی جیهان ئێستا 134 وڵات لە تەواوی جیهان هەوڵی دەرکردنی دراوی ئەلکترۆنی خۆیان دەکەن زار لە ڕێگای توێژینەوە بێت بە دوواداچوون دەکەن سێ وڵاتیان لەو نێوەندەدا دراوی ئەلکترۆنی بە تەواوەتی دراوی ئەلکترۆنیان دەرکردو یەکێک لە وڵاتانە نێچیریایە وەروەها جامایکا یەکێک لە وڵاتانی تریشەکە بەڵێ دراوەکەی دەرکردووە و ئێستا لە ناوخۆی وڵاتەکەدا بەکاری دێنێت وەروەها یوانی چینیمان هەیە کە لە ڕێگەی بەڵێ حەفدە پارێزگا یاخود بڵێن شوێنی چین بۆ دانی پەروەردە و تەندروستی وەروە مامەڵەکانی دیکەی ئاسایی ڕۆژانە بەکاردێهێنرێت و لەگەڵ ئەمەشدا بانکە نێودوڵەتەکانیش ئەنی دەبینن ئێستا جیهان نەک تەنها حکوومەتی عێراق دووچاری کەمی نەخت بۆتەوە ئێستا بانکە جیهانیەکانیش تووشی کەمی نەخت بوونەتەوە بۆیە چی دەکەن لەم حاڵەتەدا زۆربەی ئێستا ئەو مامەڵە گەورانێکەوە لە نێوان بانکە جیهانیەکاندا دەکرێت لە ڕێگەی دراوە ئەلکترۆنیەکان نەک دراوە ئەلکترۆنیەکان یعنی بۆ یۆڕۆی ئەلکترۆنی یوانی ئەلکترۆنی بەو شێوازە مامەڵە داراییەکانی نێوانیان ئەنجام دەن بۆچی چونکە خێراترە گواستنەوەکەی خێراترە پێویست بە و کولفە زۆرش ناکات تۆ وەختێکی بەحسەوە درابا و سیاسەتێن وڵاتان بەرامبەر دراوین ئەلکترۆنی دەکەین و ئیدارەیە کانون لە ئەمریکا لەسەر حکومە ترامپیش پشتەوانێکی باشە دراوین ئەلکترۆنیە چ تێتە چاوەڕێکردن بۆ وان درابان دبان 4 ساڵێن ترامپدا کاوەر ئەوەی کەوا زۆر بەڵێنیدا ترامپ بە بازاری دراوە ئەلکترۆنیەکان ئەگەر پێشەوەی بچێتەوە نێو ئیدارە ئەو ئیدارەیەکەوە بایدن پێشکەشی کردووە بەنی براوەی هەڵبژاردنەکان بوو بەڵام ئەمریکا سەرۆکی وڵاتان بۆیان نییانی سەرۆکی هیچ وڵاتێک دراوی تایبەت بە خۆی دروست بکە وەروەها پشت لە دراوی وڵاتەکەی بکات ئەمە لەلایەن گەنجینەی ئەمریکاوە بێگومان نرخێکی زۆریشی لێگیرە بۆی ئەگەر سیرمان کردبێت ترامپ لە دوایین لێدوانەکاندا سرنجی هەموو پلتفۆرمە ئەلکترۆنیەکان لەسەر ئەوە بوو و بەرهێنەرانی دراوە ئەلکترۆنیەکان لەسەر ئەو بکات ترامپ باسی دراوی ئەلکترۆنی بکات بەڵام ئێستا پاشەکشێکی زۆری کردووە لە دراوە ئەلکترۆنیەکان بۆچی چونکە زەربەیەکی زۆر گەورە لە دۆلار دەدا بەڵام لە هەمان کاتدا ئەمریکا بەم شێوازە جیهانی لە قەرزەکان ئەو قەرزەی زۆرێکەوە ئێستا ئەمریکا تێکەوتوە 36 تریلیۆن نیوی ئەمریکا بەڕاندووە بەڵێ ئەگەر هاوکاران قەرزەکان لەسەر ئەکرانەیە بڵێ 36 تریلیۆن و 500 میلیارد دلاری تێپەڕاندووە ئەمە جیهانی لەو قەرزانی خۆی غافڵگیر کردووە ینی بۆیکەوە نەزانرێت ئەمریکا سەرنجی جیهان نەکەوێتە سەر قەرزەکانی ئەمریکا و بە زیان لەسەر ئابووری ئەمریکا نەشکێتەوە باشە بەگەر نەف کوردستانی و پای دەوێ ڕاوشێدا کڕیارێ نوێن پای حتا چ ڕادەیەکی هەنە لە کوردستانە پشتیهاتی لیستکردن و ئەفدابازی نامازن تۆمارکردی کاوەر نەک تەنها لە کوردستان ئەنی پێش لیزبوونی کە ڕاگەندرا لە 20 مانگ لیز دەکرێت لە پلتفۆرمی ئەکسچێنجی ئۆکیەکس تەنها لە ڕۆژی هەفتەی مانگدا 540,000 بەکاربەری نوێ بەکارهێنەری نوێ پلتفۆرمەکانی تر پایان دابەزاند و چوونەتە نێو پای و ئەکاونتێکی گەورەیە بۆ دراوەک تازە لیستکرابێتن بەراوردەوەی دراوەکانی بەڵام زۆر بەشی بۆ ئەو دەگەڕێتەوە مەنی ئەو ڕۆژێک کە دراوەکە لیستکرا زۆر کەس موبایلەکەی دەدامێدا ئەو دراوم بۆ دابەزێنە ئەم ئەپەچیە چونکە سەرنجێکی زۆر لە ڕووی میدیاییەوە خراپ و سەر ئەم پایە بەڵام ئێمە لە کوردستان 24 زۆر تەنها باسی لیزبوونەکەی ماکردنی زۆر گەورەمان نەکرد زەقیکەینەوە لە حەجمی خۆی بەڵێ ئەوەی خۆمان پێدا بۆچی چونکە ترسێکەیە دراوە ئەلکترۆنیەکان پڕ مەترسین ینی بەس با سەیری لونا بکەین لە ساڵی 2022 لە مانگی 4 لونا بۆ 150 دلار بەرز بووە باشە یعنی تۆ ئەگەر لەو کاتەدا با 1 میلیۆن دلار لۆنات کڕیبە لە ماوەی کەمتر لە یەک مانگدا بۆ ینی دراوەکە لە 1 میلیۆنەوە دەبۆ 400 ینی کۆی ئەو سامانەیەکەوە و بەرهێنان لە نەو لۆنادا دەکرد ئێستا
کەمتر لە یەکسەند مامەڵی پێوە دەکرێت واتە دراوەکە لە وەبەرهێنانەکە لە 1 ملیۆنەوە دادەبەزی بۆ 600. کاک یادگار سەدیق شارەزای بازاڕێندەرە سپاس بێتە سپاس ماندوو نەبێ